بەڕێزان بەردەوامین گفتگۆ دەکەین هەر لەبارەی ئەو ڕەوشەی کە بەسەر ڕۆژاوای کوردستاندا هاتووە و ئەو دەستدرێژیانەی دەکرێتە سەر خوشک و براکانمان لە ڕۆژاوای کوردستان و ئەو یەکڕیزی و یەکدەنگیەی کە کورد لە سەراستی جیهان پیشانی دەدا کە هەمومان یەکدەنگ یەکڕیز وەستاوینێتەوە بەرامبەر بەو زوڵم و ستەمەی کە لە کورد دەکرێت لە ڕۆژاوای کوردستان و لە هەر جێگەیەکی دیکە بەرامبەر بە کورد دەکرێت گفتوگوین پرس و باس بابەتاکەین لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر سەنگاوی ئەندامی پەرلەمانی کوردستان تۆرسڵاو لێبێ زۆر بەخێر بیت. سڵاوی خۆی گەورە لێ زۆر سپاس. دکتۆر ئەو یەکڕیزیەی کورد چۆن دەبینی لە شەقام لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بە مادی بە معنەوی تەنانەت لە سەنگەرەکانی بەرگری؟ بەناوی خۆی گەورە دیارە ڕاستیە من زۆر دڵخۆشم بەوەی کە هاوسۆزیەک یەکڕیزیەک هاودەنگیەک پاڵپشتیەکی گشتی هەیە لە گەلی کوردستانەوە بە تەواوی بیر و بۆچوونە جیاوازەکانیەوە ڕەنگە جیاوازەکانیەوە سەبارەت بەوەی کەوە ئەو هێرشەی کە ئێستا ئەکرێ بۆ سەر ناوچە کوردیەکان بە دیاری کراوی کارێکی ئیدانەکراوە و پشتیوانیکردنی ئەو خەڵکیشی کە لەوێ ئەکەونە بەردەم ئەو هێرشانە ئەم هاوسۆزیی کە هەیە بەڕاستی جێگەی نرخاندنە جێگەی ئەوەیە کە ئێمە دڵمان پێی خۆش بێ چونکە پرسی هەر لە تەواوی سووریا بەدەر لە کوردیش پرسی دادپەروەری و ستەمکاری هەیە هەر لە سەرەتاشەوە تەنانەت ئەو هێزانشی کە تۆند بوونە ئەوانشی کە ئێستا لەسەر چۆنەڵی حکومڕانی سووریاکەن لە بناغا باسی کوفر و ئیمان نەبووە ئەم سەرنجە زۆر گرنگە یعنی ئەوانیش بۆیە لەگەڵ بابڵێن ڕژێنی بەعسا حتا ئەوانەی وگوتم بە هەموو جۆرەکانەوە شەڕیان کردو چونکە زۆڵم هەبووە چونکە ستەمکاری هەبووە چونکە بێمافی هەبووە چونکە ئازادی بابڵێن نەبووە ئێستا ئەم پرسە هەرە بێ بەم شێوەیە بڕوە تا کۆتایەکەی تا یعنی مەبەستە دەوەی لەوێ دەگوزەرێ مەسەلەکە کوفر و ئیمان و ئیسلامەتی و ئاینداری نییە بابەتەکە بابەتی نەتەوەییە و بڕای بە تۆ نییە. بەڵێ من بەبەستم وەیە لە تەواوی سووریا کاتی خۆی ئەم کەیسە بووە کە ئەم هەموو شۆڕشەی دروست کرد کە قوربانێکی زۆری لێکەوتو ئێستش کە مەلەفی با بڵێن ناوچە کوردیەکان کەوتووەتە لایەکە هەرە بێ لەسەر ئەو وێنە گشتیە بیخوێنیتەوە باسی زوڵم و دادپەروەریە باسی ماف و ئاعترافکردنە بەبوونی تۆ ئێستاکە ئێمە بۆ نمونە لە بەردەم ڕێکەوتنیەکەین ئەم ڕێکەوتنە یعنی چی ینی دوو تەرەف هەیە ئەم تەرەفە دوو لایەن هەیە لایەنێک لایەنە کوردیەکانە بەدەر لەوەی کە کێ ئێستاکە ئیدارەی ویشانەکە بیر و باوەڕ هێرچۆنێکە بەرامبەرەکە دێ ڕێکەوتنی لەگەڵاکە ئەو جاری وە هەیە ئەڵێ بەڵێن ئەحمەد شەر ئەڵێ سەید مەظلوم بۆ نمونە ئەڵێ بەڕێز مەظلوم ناکرێ خەڵکێکی تر مامەڵەکان وا بگۆڕن ئەڵێ مەلەکیونە ئەکثەر مینە المەلک لە پاشا پاشاتر بن ئەو بەو جۆرە مامەڵاکە ئەبێت تێبگەین لێرە پرسێک هەیە و ئەم پرسە کۆمەڵە داواکار و داخوازی تیا هەیە پێویستەکە ڕێزی لێ بگیرێ پێویستەکە دانی پێدا بنرێ گەلی کورد لە ڕۆژئاوا لە شەستەکانەوە بە کۆمەڵی یاسا هەم ئەوەی کە پێوتێ پشتێنەی عەرەبی حیزامی عەرەبی کە بابڵێن دروست کراوە بۆ لێکدابڕینی ناوچە کوردیەکان ئەمە زوڵمێکەوە کراوە زەوی کورد داگیر کراوە و ناسنامە نەدراوە بە کورد بۆ پێی کە بەحسا غەوارە و بێگانن ئەمە زوڵمێکە لە وڵاتە کراوە ئێستا دوای ئەو هەموو ڕووداوانەی کە وتم لەسەر عەدل و زوڵم ستەمکار و ستەم لێکراو کراوە ئەبێ ئەم وێنە گشتیە تەواو بکرێ ئەبێ لێرەشە هیچ کەسێ ڕێگە نەدا بەوەی کەوە تۆ ڕاستە ئەوان هەندێکیان ناڵێن ئێمە شەڕ لەگەڵ کورداکەین لە شەڕ لەگەڵ بۆ نەقەسە داکەین بەس خۆ ئەو خەڵکەی ئەچەوسێتەوە لە دوایە کێیە گەلی کووردە ئەوەشی کە دێ هێرشەکە باسی دەوڵەتێکی نیظامی نییە کە مافیدا بێ بەمگەلە و ئەو هێزەشی کە دێ هێزێکی ڕاهێنراو بێ لەسەر مافی مرۆڤ و تەدەخولی ینی هیچ کەسێک نەکا و مافی کەس نەکا ئێمە زۆر وێنەمان بینی زۆر دیمەنی زۆر نەشیا و قێزەونمان بینی بە هیچ پێوەرێک دروست نییە بۆ شێوە مامەڵە لەگەڵ خەڵکا بکرێت لەگەڵ دیلا بکرێت لەگەڵ حتا شەڕکەریشا بکرێ ئیسلام ڕێگە بەوادەم نەخێر بە هیچ شێوەیە وە گوتم جارێ نابی بخێنە ئیسلام و کوفر چونکە کورد لە ئێمە باسی گەلی کورد دەکەین وە گوتم ئیستا هێزێک هەیە کە جارێ زاڵم و بەڵێ مەزلومە ئێستا هێزێک هەیە سبەینێ
هێزێکی تر دێ دووس بێ هێزێکی تر دێ بەڵام گەلی کورد دەمێنێتەوە گەلی کورد لە سووریا ئەسڵەن زۆربەی بنەماڵە دینیەکان بنەماڵەی کوردین لە کفتارەوە بیگرە لە خەزنەویەوە بگرە لە ئالڕەشیەوە بیگرە لە بۆتەکانەوە بیگرە زۆربەی بنەماڵە دینیەکان کە دەوریان هەبووە لە بڵاوکردنەوەی دین و زانست و زانیاری و ئیلتیزام و تەسەووفە ئەمە جگەلەوەی کاتی خۆشی ئەسڵەن مەولانە خالید گۆڕەکەی لەوەیە و بەشێک لە سووریا نەقشبەندی لەژێر تەسیری زانایەکی گەورەی کووردا یعنی بۆیە بەم منطقە بەم لۆژیکە قسەکردن هەڵەیەکی گەورە و استراتیجیە چکۆ لە دواییە ئەو خەڵکەیە چەوسێتەوە مسلمانە مرۆڤە و زوڵمی لێ ئەکرێ کەسیش وەگوتم ئەوەشی کە دێت خەڵکیەک نییە کە تۆ بۆ نمونە وابزانی ئەگەر ڕێکەوتن کرا ئەم بێت بە ئاسانی دێ دانیشێت و خەڵک ناچەوسێتەوە بەشێ لەو سوپایە پێشتر داعش بووە بەشێک لەوانە ئەو هۆز و عشرەتانن کە جۆرێک لە طبیعەتی بیابانشین و ئەمانەیان هەیە یعنی هیچ مڕاعاتی مافی مرۆڤ ئەوە ناکەن ئەمە لەلایەکۆ لەلایە تریشەوە ئەگەر شەڕە تۆخەکە بۆ نمونە لە دێرە زور و ڕقەب وایە قسەیەکمان هەبوو ماوت پێویست ناکە هێزی کوردی لەوێ کە زۆرینەی هەرە زۆری عەرەبن شەڕ بکەن و هەموو قوربانیە بدەن بەڵام ئێستا هێزە کوردیەکان کشاونەتەوە بۆ ناوچە کوردیەکان تەنانەت لە حەسەکەشە هێزە کوردیەکان لە ناوچە عەرەبیەکان نەماون لە شەدادیە نەماون کە ڕاستە کوردیشی لێ هەیە بەڵام یعنی زۆرینە عەرەبە لە لای هۆڵ و ئەوانە نەماون لە هەندێک ناوچەی تر و باڵین ریزە گوندی کە زۆرترینی عەرەبە نەماون یعنی کەواتە ئێستاکە بەڕاستی ئەم شەڕە من پێشتر وتومە لە شوێنی تر ئەمەی کە بتەوێ دوای ڕێکەوتن بیت بە زۆر بە خۆسەپاندن بەهێز بیتە ئەو ناوچانە ئەمە یعنی زەلیلکردن ینی سەرشۆڕکردن ینی کوشتن ینی بڕین ئەمە بە هیچ پێوەرێکی دینی یاسایی مرۆیی غیرەت و پیاوەتی و جوامێری نابێ ڕێگەی پێ بدرێ نابێ ڕێگەی پێ بدرێ ئێمە ئێستا ئەو هێزەی کە لەوێ وەگوتم لەگەڵ ئەوەی جیاوازی ئایدۆلۆجیمان هەیە ئێستا بە پێویستی نازانین قسە لەو بابەتەکەین ئەو یەکریزی هەیە خۆیان ئەڵێن ئێمە دەوڵەتی کوردیمان ناوێ لە سووریا خۆیان ئەڵێن ئێمە فیدراڵیەتمان ناوێ ئەوەی کە ئەوانەیانەوێ ئەتوانین بڵێ ئیدارەیەکی خۆسەری نیمچە خۆسەریش فەرمینیان و تۆمە مەسا ڕەنگە لە سەرتاوە ئەویان وتبێ ئەوش کاتێک کە ئەحمەد شەرع هێشتا ئەم دەستدرێژیانەی نەکردبوو بەس ئێستا قسەیەکی دیکەیان هەیە قسەی چی مەبەست قسەیەکانی مەسەلەن ئێستا بە فەرمینیان وتێ ئێمە فیدرالیمان ناوێ ئێمە ئەوەمانە ئەومانە لانی کەم ئێستا قسەکە لەسەر ئەوە نییە هەر قسەکە لە سەرمانەوەیە بەڵێ مەبەسم ئەوەیە ئەم هێزە تا ئێستا کە لەوەتەی کە ئەم حکوومەتە نوێ دروست بۆ ئەڵێ ئێمە سووریایەکی یەگرتومانەوێ بەڵام ئەبێ ئەم ناوچەی ئێمە تایبەتمەندی خۆی هەبێ لەبەرەوەی مێژوویەک لە چەسانەوە مێژوویەک لە پراوێز خستن مێژوویەک لە ستەمکاری هەبووە لەم ناوچانە ناکرێ ئێستا وەکو جاران چۆنەڵی وەکو جارانی لێبێتەوە ئەبێت ڕەچاوی خصوصیات و تایبەتمەندیەک بکرێ لەم ناوچانە و ئەبێ بپارێزرێن ئێستاش وەکتۆوتت ئەم کاتێک میژمە بەسم ئەوە بوو لەم کاتا تۆ لە بەردەم چیایی لە بەردەم ئەوەی ئەگەر ئەم هێزە بەم شێوەیە بەم زمانە بەم هێزە بێتە ناوەوە یعنی تۆ هیچ شتێکت پارێزراو نییە نە شەرەفت پارێزراوە نە خوێنت پارێزراوە نە عیزەت و کەرامەت و ڕێز و شکۆت پارێزراوە بۆیە لەم کاتە ئەسڵ وایە ینی ئەوەی کە پێوتێ ڕێکەوتن کراوە ئەبێت لەسەر تەفاسیل و وردەکاری ڕێکەوتن بکرێ نەک ئەوەی بە زۆر و بە تعبیرێکی کوردی خۆمان لە کەڵەگایی کە جوانیش نییە بیڕین تۆ بتەوێت زاڵبی بەسەر ئەم ناوچانە ئەو کاتە تۆ هیچت نامێنێ بۆیە بەڕاستی ئەمە بە وەگوتم بە هیچ پێوەرێت دروستنیە و پێویستەکە کەواتەمە مەسارۆی جەنابەت وتت لەوێ مەسەلەکە لە نێوان مەزلوم و زاڵمدایە ستەم و ستەم لێکراودایە ینی لە کاتێکی وادا دیفاعکردن لە با بڵێن ستەم لێکرا و نابێ بە واجب لەسەر هەموو ئینسانێکی وەکو تۆتێ شەرەفمەند و ئازا و بەغیرەت و مسڵمان و ئەوەی کە خۆی بە ئیماندار و بێ ئیمان هەمووی لەسەری واجب نابێت کە دیفاع ئێمە لەم کاتانە لەم کاتێکە وتم ئاشتەوایی هودنە ڕێکەوتن هەیە من یەکە لە خاچی خۆما مەڵێم چاوەڕێم کە تا لەسەر وردەکاری ڕێکەکەوین ئەو یەک هەربیەوێ هەڵکوتێتە سرم ئەسڵتیایە بە هەموو پێوەرێک بەرگریکردنە بە هەموو پێوەرێک لە شوێنی تژاوتومە خی گەورە فەرمیێ فەمەن یعتەدا عەلەیکم فەعتەدوا عەلەیه بمثل ما اعتدى عەلەیکم ئەمە ئەسڵێکە
هەر کەسێ بێوێ دەستدرێژی بکاتە سەری تۆش بێ وەڵامی دەستدرێژەکەی وەکو خۆی بدەیتەوە. ئەمە ینی یاسا و ێسایەکە پێویستە پیادە بکرێ. ئەم هێزە کە هێرشمان دەکەنە سەر تۆ زۆر گرنگە جوابیان پرسیارە وەک خۆی بدەیتەوە ینی بەڕێزت نەوەی ئەنفالی واز لەوە بێنێ یەکگرتووی دەندامی پەرلەمانی خۆت نەوەی ئەنفالی کە سوکاری ئەنفالی لە مزگەوتەکانیانەوە بانگی جیهاد دەکەن دژمان بانگی فتوحاتەکان بانگەوازی ئەنفالکردنمان دەکەن وەکو چۆن لە ئەنفالە بەعەز نیپرسی دایکی تۆ نوێژەکە یان نایکە باوکت نوێژەکە یان نایکە برای من نوێژەکە یان نایکە مسلمانە مسلمان نییە بێجیاوازی لە بەروی کورد من خستنیە ژێر خۆڵەوە. ئێستاژەوەی سووریا ینی دەبینی لە مزگەوتەکانەوە هەفتەی پێشوو بانگەوازی جیهاد و فەتح و ئەنفالکردنیان دەکرد. هەر بانگەشەیەک سبغەیەکی دینی پێ بدەن بۆ چەسانەوەی گەلێکی مسلمان بۆ گەلێکی مسلمان بەڕاستی لە بناغەوە هەڵەیە و تاوانە چونکە گرفتەکە هەر لەوە نییە کە ئەو بەو زمانە قساکە گرفتەکە لەوایە خەڵکێکی ترت هەیە لە بەرامبەرە وەکوتم زۆربەی بنەماڵە دینیەکانی کوردن و خەڵکەکەی مسلمانە. ڕاستە ئێمە سەرنجمان هەیە لەسەر هێزیەکە لەوێ کە بێ مراعاتی خصوصیاتی دینی خەڵکەکەی خۆی بکردایە کە نەیکردووە هەڵی کردو ئەوەی شەبازیە کەس چۆنەڵی تێناگا لە واقعەکە بە جۆرێکی ترقسەکە. بۆیە ئێمە بەڕاستی لە ڕووە دینیەکەیەوە من وەکو کەسێک کە خۆم وگوتم لەو ڕووداوانە بوومە لە ڕووە ئینسانیەکەیەوە لە ڕوێنەتەوەیەکەیەوە ئەم جۆرە لە گوتار ڕەتەکەینەوە پێویستەکە وەڵام بدرێتەوە ئەبێت زانایانی ئاینی ئەوانەی کە خۆیان بەوە ئەبینن کە بە ناوی دینەوە قسە ئەکەن ئەبێ خۆیان دوور بگرن لەم بابەتە ئەبێ بە زمانی ڕێکەوتن تەساڵح ئاشتەوایی دوولایەن کە هەردووکیان مسلمانن ناکۆکی کەوتە نێوانیانەوە ئەبێت چارەسەریان بکەی ئەبێ ڕێکیان بخەی نەک بە زمانی ئەوەی وا پیشان بدەی ئاەتێکی بۆ بەکاربیێنی کە بەرامبەرەکەت کافر و زاڵمە این کافرە چکە لەوە چ لە دیدی ئەوە تۆ هەندێک بە زاڵم و بزانێت کە پێشتر چیت کردووانە بەڵام خیتابی کوفر و بێ ئیمانی و ئەمانە خیتاب و گوتارێکی ڕەتکراوەیە وەوە گوتیشم بەرامبەر بە مسلمان ئەم گوتارە بەکار ناینێ و ئەم زمانە بەڕاستی ئیستیغلالکردنی گوتاری دینیە بۆ ئامانجی سیاسی لە بەرامبەریشە بەڕاستی کاتێک کە ئەم گوتارە هەیە و لەوانەیە هەندێک لەوان قەنەعەتیان وابێ ئەم حکوومەتە حکوومەتێکی شەرعی و ئیسلامی و ئەوانەیە و ئەمانش فیئەی باغیەوە بە زمانی ئینەڵێ یاخیبوون و ئەوانن لە بەرامبەر ئەمە من سەرنجێکم هەیە کە پێویستەکە ئێستش نەچووە بچێ ئەوەیە گەلی کورد لەو ناوچەیە و ئەو هێزەشی کە لەو ناوچەیە ئەبێ ئاگای لەم نقطەیە بێ کە جاری وایە دین بە سەلبی بە تێگەیشتێکی هەڵە بەکاری ئەهێنن پێویستەکە ئەویش ئەم گوتارەی هەبێ گوتاری بۆ بەرگریکردن لە خۆت بۆ بەرگریکردن لە خوێنی خەڵک یعنی من سەرنجێکم هەبوو ڕەخنەیەکشم هەبوو لە ڕاستیە کاتێککە بینیم کۆمەڵێک کچۆڵە لە ناو مزگەوتێک و ئەی ڕقی بەڵێن ئەمە لەوانەیە ئەوان تەبریر و پاساوێکیان بۆی هەبێ بەس هەڵەیە ئەمە پێویستەکە لەوێ هزار نوێش خوێن هەبێت و الله ئەکبەر بکا بۆ ئەوەی کە بڵێ من ڕازی نیم چۆنەڵی تۆ تەعەدا بکەیتە سەرم ئەم ڕۆحە دینیە بۆ کوردیش زۆر پێویستە چونکە بە تایبەتی کاتێک کە ئەوی تر بە ئایدۆلۆژیا و فکرەیەک کە جۆرێک لە عەقیدە و بیرروباوەڕێک بەکارەهێنێ تۆ نابێ خاڵیبی لەوە لە کاتێکا تۆ مەزلومی لە کاتێکا تۆ لە ژینگەیەکە ژیاوی کە ستەمت لێکراوە بۆیە ئەم جۆرە لە خاک و نیشتیمان و شەرف و کەرامەتی خۆ دەرەوەی کە لە حەدیسی پێغەمبەر صلی الله علیه و سلم هەیە من قتل دون مالی فهو شهید دون نفسی بەچەندین سیغە و ڕیوایەت هاتووە کە هەمووی بەرگریە مزگەوتەکان مەڵبەندێک نین بۆ بڵاوکردنەوەی ئەم پەیامە جوانە کە دیفاع لە وڵاتی خۆ بکەیت لە خاکی خۆ بکەیت لە نیشتیمان و لە شەرف و کەرامەتی خۆ بکەیت بێگومان ئەوەیە بەس من مەبەستم یەک شتە وتنەوەی ئەی ڕەقیبیش لەوێدا ڕەنگار ئاماژە بێ بۆ هێزی مانەوە ئەزانم من لەم گوتم لەوانەیەوان پاساوێکیان بۆ خۆیان بینی بێتەوە بەڵام تەمان لە بەرامبەرەکەەوە تەوزیفی خراپێکرێت چونکە خۆ دەزانی عەقڵ و تێگەیشتنیم خەڵکە چۆنە بەڵام بۆچی ئێمە 500 کەس لەناو ئەو مزگەوتە بەس بەوەی کە شیاوترە بۆ مزگەوت و پەیامی مزگەوت لەیەوە بانگەشەی جۆنێک لە بەرگری و دیفاع و
بەرگری لە نەفسی خۆت ناکەی، لە ماڵی خۆت ناکەی، لە سەرۆت و سامانی خۆت ناکەی. ئەم خیتابە ڕاستتر و دروسترە کە با بڵێن لە ڕۆژئاوا هەبێ وەک لەوەی کە تەنها بە یەک نەمەت بە یەک ئایدۆلیۆجیا و تێگەیشتن ئێمە قسەکەین. ئێمە باسمان لەوە کرد هەموو کوردستان هاوسۆزە، کەواتە ئەبێ لەوێشە هەموو ئەو خەڵکەی کە لەوێن بە هەموو بیر و باوەڕەکانەوە بکە ئیسلام لە هەمووی زیاتر وجودی هەیە لەو ناوچانە، ناکرێت گوتارە ئیسلامیەکە کەس بکەیتەوە لەوێ سەدان مزگەوتی لێ وانە کەواتە تۆ ئەبێ ئەو گوتارە ئیسلامی کە گوتاری بەرگریە، گوتاری داکۆکیکردنە لە مافی خۆت بە قورئان بە سنت بە نازانم چی، تۆ بێ بەڕاستی زیندووکەیتەوە ڕۆحێکی تر بدەی بە بەرخوردانەکە ئەوە ڕۆحێکی نەتەوەیی و پاراستنەکە ئەم نەتەوە پاراستی نەتەوەش خۆی پاراستنی ینی وڵی قسەکردنە لە شتێکە خوا تۆی وا دروست کردووە، ئاەتی خوایە زمانی من جیاوازە، ڕەنگی من جیاوازە، ئەتوانم بڵم جۆرێک لە کولتوری من جیاوازە، جیناتی من جیاوازە. لە پاڵ ئەم گوتارەی کە ئێستاکە هەیە و لەوێ زاڵە ئەبێ ئەم گوتارەی تریشە بێ پشتگوێ نەخرێکە ئەمە هەڵەیە ئێمە بۆ نمونە لەوێ تێکەوتوین ئەبێ بگوڵی هەموو ئەو نقاتی هێز و خاڵی هێز بەکار بهێنین، بەڵام لە کۆی گشتیە من بەڕاستی ئەمە ئەوە بڵێم کە ئەمە بەڵام خۆر دوولەنجاری وای لە سەنگەرەکانە ینی دەبینین مەسەلەن شەڕڤانەکە هەر دەڵێ الله وەکبەر ئەوی دیکەش دوو لە ڕووی بینەران هەر بە درۆ ئەویش دەڵێ الله وەکبەر، بەڵام شەڕڤانەکە بەو پەڕی دڵە و ئەوە کە بەرگری لە جوانە منەڵێم ئەو بڵێ الله وەکبەر تۆش هەر بێ الله وەکبەری خۆتکەی بەو قەناعەتەی کە خۆت هەتە بەوەی خوای گەورە زوڵمی قبوڵ نییە، خوای گەورە دەزرێژی قبوڵ نییە، خوای گەورە داگیرکردنی خاکی تۆی قبوڵ نییە، لە کاتێکە تۆ لە کۆی گشتی ئەڵێ من پێکەوە ئەژیم، بەڵام من وەک خۆمەژیم، من وا ئەژیم کە خوای گەورە دروستی کردووم، من وا ئەژیم کە بەشێکی دانەبراوم لەم خاکە، تۆش مادام ئەو وا بەکارێنێتەوە و منیش قەناعەتم وایە، من زوڵم لێکراو نیم، من هێرشم ناکرێتە سەر، منیش بەو گوتاریکەوە خوای گەورە وتم ئەفەرمێت وەڵامی دەزرێژی کات بەرەوە هەمان وەڵام ئەدەمەوە. باشە مامۆستا لە ئاسیارەمی کوردستانە خۆشبەختانە یان هەموو چین و توێژەکان تا ڕادێکی زۆر باش ینی هاوڕان کە لەوەی ئەوەی بەرامبەرمان دەکرێت زوڵمە ستەمە وابێ دژی بوەستینەوە و ئەبێ بە هەموو شوەیەک بەرپەرچی بدەینەوە. هەڵوێستی لایەنەکان لێرە و لەوێ هەندێکیان زەقتر دیارە، هەندێکیان کەمێک لاوەستر دیارە. هەڵوێستی یەکگرتووی ئیسلامی چییە بەرامبەر بەم ڕووداوانە؟ بەڵێ هەڵوێستی یەکگرتووی ئیسلامی کوردستان هەر لە سەرەتاوە بەیاننامەی دەرکرد یەکگرتوو و داوای ئەوەی کرد ئەم بابەتە نابێ بە شەڕ کۆتایی بەشەر چارە بکرێ، کەس خۆی زاڵ کات و خۆی پسەپێنێ، بەڵکو پێویستەکە بێنە سەر مێزی دانوستان کە ئەوەش داخوازی مەزلوم کۆبانی و کوردیشە لەوێ. ئەمە هەڵوێستی سیاسی. هەڵوێستی دووهەممان ئێمە جەنابی ئەمینداری گشتی یەکگرتووی ئیسلامی کوردستان سەردانێکی تورکیای کردووە، بەرپرسە باڵاکانی بینیوە لە هاکان فیدانەوە بۆ تەنانە زۆربەی حیزبەکانی ئەوێ چی لەگەڵ کردون؟ یەکێک لەو بابەتانە پرسی بابەتی ڕۆژئاوایە، تەمان یەکگرتوو پێشووتریش باسی لەوەی کردووە کە هەر لەگەڵ گۆڕانکاریەکانە کە پرس بە ئەمیندار کراوە و کە ڕای ئێوە چییە، ئەمیندار وتێتی ئاگاتان لە پرسی کورد بێ، کورد نەتەوەیەکە قەزەیەکی هەیە، پێویستەکە ئەم قەزەیەی چارەسەر بکرێ، نابێ بە زمانێکی تر زمانی پراوێستخستن زمانی ئەمنی ئەم شتانە مامەڵەی لەگەڵا بکرێ. ئێستش درێژە پێدەری ئەم گوتارە یەکگرتوو داوای ئەوەکە مناڵێم ئەم ڕێکەوتنەی کە بوو پەیوەندی بە مامۆستا سەلاحەدینەوە هەیە کە ئاشتیەک ڕوویدا، بەڵام ئەویش ڕۆڵی هەبووە لەوە ئەگەر ڕۆڵیە بۆ لاگربەستەکە هەر ئەگەر سەرنج بدەیت دوای دانیشتنی بەڕێز ئەمینداری گشتی هاکان فیدان وتی ئەبێ چارەسەری ئەم بابەتە بە گوڵی جۆرێک لە ئاگربەست هەبێت وانە حتمما کارکتەری تر هەیە، بەڵام لانی کەم قسەی مامۆستا سەلاحەدین ئەتیبارێکی هەیە کە داواکردنی ئاشتێک ئەمە داوای ڕۆژ ئاواشە. لە هەمان کاتا یەکگرتوو بەفەرمی ئەو ڕێکخراوانەی کە توانین بڵێ ڕێکخراون سەر بە یەکگرتوون یا کەسانی یەکگرتوو بەڕێوەیە بن گوڵەی کاریان کردووە لەسەر ئەوەی کە هەڵمەتێکیان ڕاگەیاندووە. ئێستا لە ڕێکخراوەکانی سەپرسێ ڕێکخراوەکان یەکگرتوو لێکم ئەو ڕێندوسێ خولەکی دیکەمان دێ ئەوەی کەوتت لەسەر کۆبوونەوەی لەگەڵ هاکان فیدان وەزیری دەرەوەی تورکیا زانیاریە یان لێکدانەوەی خۆتە بۆ دانیشتەکانی مامۆستا. من ئای مامۆستا پێی وتون باسی ئەمەم لەگەڵ تەفاسیلەکەی نا، بەڵام لە هێڵی ڕئیسیە بڵێ من ئەوەندەی ئاگادارم لەوەی هەندێک کە ئێستم لە مەکتەبی سیاسین یا لە مینێکی تران تەفسیلی زیاتر بزانن، بەس من هێڵە سەرەکیەکەی ئەزانم کە یەکێک لەو با بڵێن بابەتانەی کە بەڕوونی قسەی لەسەر کراوە ئەم بابەت هەیە.
باشە ویست باسی ڕێکخراوەکان یەکگرتووی ئیسلامی کوردستان بکەی هەندێک ڕخنەش هەبوو لە جەنابی دکتۆر علی قەرەداغی وەکو سەرۆکی زانایانی ئاینی جیهان کووردە و کورد لەم ڕۆژەدا پەنا دەباتە بەر هەر کەسێک کە دۆستی بێ ئەگەر لە نەتەوەی خۆشی نەبێ قسێکی خێری بۆ بکە ئەویش کووردە و لەو پۆستە جیهانیەدایە و لە جیهانیشدا بە تایبەت جەزیرە و عەرەبیە زۆر جایەتیمان دەکەن کوردیان وەکو کافر و مولحید و بەرازد و لە ڕووی بینەران ناساندووە لە جیهانی عەرەبیدا ئومێدی قسەیەکی خێریان بەوە ینی هەندێک ڕەخنە دەگیرێ لە هەڵوێستەکانی ئەویش ئەوە لەو ڕوانگەیەوە کوردێک تۆ چاوەڕوانی کارێکی خێری لێ دەکەیت چۆنی سەباسلەوە کرد و مامۆستا چۆ قسەی خێری کردووە لەوێیانە حەزەکەم ڕای جەنابەت بزانم و دواتر باز لە کاری ڕێکخراوەکانی یەکگرتووش بکەی. بەڵێ طبعا دکتۆر علی قەرەداغی هەڵوێستێکی نوان هەڵوێستەکە ئەوە بوو داوای ئاشتی کرد پێش ئەوەی ئەم قسەی کە جەنابەت گوڵی ئین لە سوشیال میدیا زۆر قسەی لەسەر کرا و هەستەکەم هێرشێکی زیاد لە حەدی خۆی کرایە سەری با بڵێن دکتۆر علی قەرەداغی بەیانێکی دەرکرد لە بەیانەکە وتی ئەبێ قەسەد و حکوومەتی سووری ڕێک بکەون و ئەبێ مافی کورد پارێزراو بێت لەسەر ئەمە لە هەر چوار لایەڵێ جیهانی عەرەبیەوە هێرش کرایە سەری هەندێکی زانا و هەندێکی خەڵکی تر و یانی وگوڵی ئیتیهامیان کرد تۆمەتباریان کرد بەوەی دکتۆر عالی پێگەکەی خۆی بەکارەهێنێ بۆ قەزەیەکی قەومی و نەتەوەیی کەوتە بەر هێرشێکی زۆر تند هەندێک کەس ئەیوت فڵان کەس ئیستیقالەی کردووە چونکە دکتۆر عالی وای وت و هەندێک ئەوێ ئەبێ ئیستیقالە بکە دکتۆر عالی تەوزیحێکی دا لە تەوزیحەکە دوو سێ شتی وت کە قسەکانی فوجایی بوو کە یەکێک لە قسەکان بەخراپ کەوتەوە ئەوە بوو کە ئەوتی من پشتگیری ئەحمەد شەرعم کردووە خوابی پارێزە بەڵێ لەگەڵ دەستەواژی بەڵێ من تۆ لێو دەکوژێ مناڵ ڕق دەکاتەوە بڵی خوابی هەندێشت هەیە فعلەن ئەگەر لە سیاقێکشا دروست بێ لە سیاقێکی ترا نابێ بوترێ ئەم قسەیە لێرە ئەمەی کاڵێ من پشتگیری ئەوەی شەرعەکەم ئەوەی کە ڕوونە لێرە ئەوەی کە لە پشتگیریەکەم ئەوە خۆی ڕوونکردنەوەی داڵێ من پشتگیری لەو بڕیارە ئەەکەم کە باسی بابڵین مەرسوومەکانە کە باسی مافی گەلی کووردە ئەو تعبیرە و تعبیرە بۆ ئەم شوێنە نەخێر گونجاو نییە چونکە لایەنگگیری لێ ئەخوێنرێتەوە لە کاتێک ئەو تەمان پێشتریش تۆمەتباریان کە ئەو تۆ وتە قەسەد و ئەو یەکسانێ کردووە بۆیە طبیعیە لە ڕوونکردنەوەکە دوو شەجێگەی ئاماژە پێکردە دەڵێ ینی قەسەد پابەن نەبوو بە ڕێکەوتنەکەەوە وەکەنای ئەحمەد شاریش دێنێ لە کەوانەیەکە خوابی پارێزێ وەکو کوردێک حەزەکەم لەسەرم دووشتە قسە بڵێ چونکە برایانی یەکگرت و هەر کەسێک کە ڕخنێکی لێ دەگرێت یەکسەر دێنە کۆمنت و دەڵێن مامۆسا خێری کردو و هەژاری بە خێوکڕ کاکە ئەمە سەرسەر و سەرچاومان ئەمە لە جێی خۆی هەموو پێدەزانین هەرەوەی کە داوای هەڵوێستی لێ دەکەین دیارە نێتێکی خێر بەم کابراایە بۆیە داوای قسەی خێری لێ دەکەی ئەم دووشی دکتۆر من لە ڕاستیە یەکشتم هەیە من ئەڵێم دکتۆر عالی هەر بە بەیاننامەی یەکەم کۆتایی پێ بهێنایە ئەم هەموو ڕوونکردنەوەی ناویست بۆی لە تەفاسیلە نەکەوێتە هەندێک دەڕڕینی نەبێت کە بەم شێوەیە خراپ بکرێت چونکە دکتۆر عالی تەمسیلی تەنها کورد ناکات لەو پێگەیاوە بۆ چۆن دکتۆر بەرهەم ێستا لە ئاسێکی جیهانیە بۆ نمونە فواد حوسێن لە ئاسێکی بەرزایە بۆ نمونە لە یا سەرۆکی کۆمارە سیرەکەی زۆر وردی ناکەن و ئەوە ئەویش زۆر وردی نەکردایەتەوە بەیاننامە یەکەمی کافی بوو ئەم تەفسیلە هیچ پێویست نەبوو بە ڕێی شخصی من بەڕاستی چونکە هەندێک تعبیر هەیە تۆ قسە ئەەکەی کە قسە ئەەکەی لەو کاتە ڕوونکردنەوە نادەی ئەو کاتە هەموو کەسێ بەینی خۆی بەکارێنێ بەڵام لە هەمان کاتیشە ئەو هێرشە زۆر توندەوەکو ئەوەی کە ئێمە زانین ئەمە ڕێکەوتنێکی نێو دەوڵەتیە ئەمریکایتیایە تورکایتیایە ئیسرائیلیتیایە لە فەڕەنسا کراوە سووریایتیایە یعنی بەپێی ئەو ڕێکەوتنە ئەم ڕێکەوتنی دووەمە کراوە کە کوورد دەبێ بگەڕێتە دواوە کەواتە دکتۆر عالی نەیکردووە بەس دکتۆر عالی وەگوتم بەیاننامەی دووەم پێویست نەبوو بەڕای شخصی من بەڕاستی ئەو دوو دەستەواژێشی بەڵام هەر ئەو دکتۆر عالیە پێشووتر لە سوڵحی ئەوێ بووە ئیشی کردووە یارمەتی سووریەکانی داوە ئێستا کە ڕێکخراوەکەی ئەو یەکێکە لەو سێ ڕێکخراوەی کە هاوکاری کۆکەنەوە کۆشیان کردو ئەم دقیقی کە مەخسب بۆ بەڕێوەن بۆ با بڵێن حەسەکە و بۆ ئەو ناوچانە و بەشێک لە ڕێکخراوەکانیش گەیشتون لەوێ خەریکی دابشکردنی هاوکاری و پشتیوانین کە ئەمە بەڕاستی لە هزار قسە باشترە قسەی تریش و هەموو شتێک کاریگەری خۆی هەیە بەس تۆ بچی برسیە تێری کەی سەرمایەتی گەرمی کەیتەوە وازان گەورەترین هەڵوێستی ئینسانی و دینی و نیشتیمانیە
بەڕێز دکتۆر فاتح سەنگاوی ئەندامی پەرلەمانی کوردستان سپاس بۆ ئامادەبوون و سپاس بۆ ڕوونکردنەوەکانە هەڵبەتان بەرنامانەیە ئێمە کورسات هەمیشە لەو چرکە ساتانەدا کە میلێتەکەمان لە بەردەم هێرش و مەترسیدایە گوێ بە هیچ لایەن و حزبایەتی و ئەمبەر و ئەولایەنێک نادەین دیمەنێکی گوێشمان هەل لە چوارچێوەی ئەوە دیمەنە جوانەکە ئەم کاتەش هەرەوەیە کە ئێمە هەمومان بە ڕەنگە جیاوازەکانەوە لە پشت ئەو خەڵکە بین کە لی قەوماوە و ئەو خەڵکی کە لە بەردەم هێرشێکایەوە هەمومان داوای سۆڵح و ئاشتەوایی و پێکۆژیان و چارەسەرێکی ئاشتیانە بکەیت. سپاس دەکەم دکتۆر بەخێرات سەرساو خۆشەویستان بەرنامەی پرسی ڕۆژتان پێشکەشکرا تا پێتانەگەینەوە خواتان لەگەڵ.